لامەوەی سێمانگی ڕابردوودا بازاڕەکانی قەیسەری و هەروەها لەنگەی شاری هەولێر بازاڕی چەلێ لە دهۆک قەیسەری کۆن لە کەرکووک و هەروە بازاڕی نیشتیمان لە شاری هەولێر و شارەکانی دیکە سووتان ڕۆژێکی هەفتی مانگە وەزارەتی ناوخۆی عێراق و وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا تۆمەتبارەکانیان دەستگیر کردوتیان کە سەر بە پارتی کرێکاران کوردستان پەکەکەن داوایان کرد کە سکاڵا تۆمار بکەن سەبارەت بە کۆیان بابەتانە و چۆنێتی تۆمارکردنی سکاڵای هاوڵاتیان بۆ قەرەبووکردنەوە هەروەها بە سزاگەیاندنی تۆمەتباران لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتۆر علی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر لێرە لەگەڵمە زۆر بەخێر بێ دکتۆر. زۆر سپاس. تا ئێستا چەند کەس سکاڵایان لەسەر ئەم بابەتە تۆمار کردووە لە هەولێر بە دیاریکراوی و پرۆسەکە چۆن بەڕێوە دەچێت؟ بەڵێ زۆر سپاس. طبعاً هاوخەمی خۆمان بۆ ئەو کاسبکارانە دەردەبڕین کە بەڕاستی بەداخەوە کارەساتێکی گەورە بوو و سوپاسی جەنابیشتان و کوردستانی 24 دەکەین کە هەمیشە بەدەنگ پرسەکانی ڕۆژ دێن. بەڵێ کاسبکاران بەردەوامن ڕۆژانە چکە کۆی زیان لێکەوتوەکان نزیکەی 184 خاوەن دوکان و مەخزن و کۆگا و ئەوانە بوونە و لەوانە دەکەسیان سکاڵایان تۆمار کردیەوە ڕۆژانە زیاد دەبن چکە ڕۆژانە سەردانی بنکەی پۆلیسی خانەقا دەکەن و ئەوانیش بە دەوری خۆیان پەراو بۆ ئەو بابەتە دەکەنەوە و داواکاری گشتیش لەسەر هێڵە اینجا کە پەرا و شتەکان تەواو بوو ئاراستەی دادگای دەکەن دادگاش بە دەوری خۆی لەگەڵ بەغدا و لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەسەر خەتە بۆ ئەوەی هەمووی ببێتە یەک پەراو بەگشتی و کاری لەسەر بکرێت. باشە دەگوترێتەوە سکاڵایانی کە تۆمار دەکرێت دواتر پەڕایی بۆ دەکرێتەوە دادگا بڕیار لەسەر دانیشتن دەدات بۆ دادگایکردنی و کەسانە و هەروەها سکاڵای تۆمەتبارەکانمان لە هەولێر دەکرێت لە بەغدا دەکرێت بە هەماهەنگی دەکرێت چۆنە؟ خۆی دوای ئەوەی پەراوە کە هەمووی تەواو دەبێت لە ئەکید هەولێر دادگای هەولێر خۆی بڕیاری لەسەر بابەتەکە دەکات بەڵام هەماهەنگی هەیە بۆ داواکردنی دۆسیەکە بەگشتی یان اینجا بە یەکجاری هەر هەموو پەراوەکە دەچێتە بەغدا چونکە ئەم تاوانبارانە ئەم تیرۆرستانە لە کەرکووکیش بەداخەوە ینی لەوێندەریش هەمان کاری تیرۆریستیان کردیە بۆیە بە شێوەیەکی گشتی دەبێت یەک پەکێج و ئیجراعاتی لەسەر دەکرێت. زۆر باشە هیچ مەرجێک بۆ سکاڵا کارەکان هەیە ئەوانەی کە زەرمەند بوون مەرجێک دانراوە بۆی کە بتوان سکاڵا تۆمارکەن یا هەموو کەسێک دەتوانێت؟ هەموو کەسێک دەتوانێت ئەوانەی زەرمەندن و دەرگاهی پۆلیس بنکەی پۆلیس کراوەتەوە و سەردانی دەکەن و سکاڵای خۆیان و ناوی خۆیان و زەرمەندی خۆیان و وتەکانیان هەمووی دەنووسرێتەوە و پەراویان بۆ دەکرێتەوە و دوای تحقیق اینجا بەرەو دەمی دادگا و داواکاری گشتیش بە هەمان شێوە لەسەر هێڵە. باشە تا چەندە هاوکارن لەگەڵ و کەسانەی کە زەرمەند بوونە بۆ تۆمارکردنی سکاڵاکان تا چەندە حکوومەت هێرم پاڵپشتیان دەکات بۆی کە ئەوان مافی خۆیان وەربگرنەوە؟ بەڵێ خۆی بەڕاستی لێرە پێویستی دەزانم کە سوپاسی پۆلیسی ئاگرکەوتنەوە و فریاکەوتن بکەم کە لە ڕێی 22 تیمەوە لە نەفسی ڕۆژ سەرپەرشتی ئەو ئاگرکوژانەوەیان کرد بە هەمان شێوە هێزەکانی ناوخۆ ئاسایش و پۆلیس لەولاشەوە شارەوانی و شارەوانی ژینگە پارێزی کە بە هەموو تیمەکان هەوڵی کوژانەوەیاندا دواتر قۆناغی لابردنی ئەو زبر و خاشاکە و خاوێنکردنەوەی ئەمانە هەمووی کارە بۆ ئەوەی کاسبکارن یەکەمیشت بگەڕێنەوە سەر کاسبەکەی خۆیان و هەموو زەرەر و زیانەکانیش تۆمار کرایە لەلایەن لێژنەی تایبەت لە بەڕێوەبەرایەتی گشتی فریاکەوتن و ئاگرکوژانەوە بۆیە ئەمە هەمووی بە دەوری خۆیان ئاراستەی وەزارەتی دارایی دەکرێن بۆ ئەوەی لە بودجێک ئامادە بکرێت بۆ ئەوەی تەعویزیان بکرێت. زۆری ماوە کاسبکاران بتوانن دەست بە کار و کەسابەتی خۆیان بکەن لەوەی ڕۆژانکردنەوەکە بەکوێ گەیشتووە؟ دوو پرۆژە طبعاً ئەم کارە تیرۆریستیە تەنانەت زەرەری ئابووری بە هاوڵاتیان نەگەیاندووە زەرەری کەلتوریشی بە هەولێر گەیاندووە و هەروەها زەرەری دەتوانم بڵێم نەتەوەیی و کۆمەڵک زەرەری بە هەولێر گەیاندۆ کە بکرێتە ئامانج ئەم زەرەرانە تەنها لە کاسبکار نەکەوتووە لە کۆی پرۆسەی کورد و هەولێر و کوردستان کەوتووە بارگرانیش لەسەر حکوومەت بە دڵنیاییەوە دوو پرۆژە بۆ نۆژەنکردنەوەی ئێستا لە ژێر کارکردندانە چکە دوو پارچەیە پارچەشیان بازاری قەیسەری کۆن کە قیمەتێکی کۆن و مێژوویی هەیە و بەشەکەی دیان بە قەیسەری نوێیە دوو کۆمپانیا بە گوژمەی 5 ملیار و 300 میلیۆن کارەکانیان دەست پێ کردیە بڕیار وایە لە ماوەی ساڵێک کەمتریش تەواو بن بۆ ئەوی کاسبکاران بگەڕێنەوە سەر کاسبی خۆیان.
زۆر باشە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی دیکە تا چەندە لە هەماهنگگیدان و کەنجومەنی پارێزگا بۆی کار و داوی هاوشێوە دووبارە نەبێتەوە لە بەرەوەی ئەوانەی کە پیلانیان بۆ تێکدانی ئاسایشی هەرێم داڕشت بێت بێگومان بەردەوام دەبن لەو کردەوە. بەڵێ بەڕاستی ئەمن دەستخۆشی لە هێزەکانی ئاسایش دەکەم کە لە هەموو شوێنێک کامیرەیاندانەیە بەڵام ئەو تیرۆرستانە تەکنیکێکی وایان بەکارهێنا کە لە خەیاڵدا نەبێ بەڕاستی حسابی بۆ نەکرێ کە تو بابەتێکی تەکنیکی بەکاربیینی دوای 5 سعات ئاگر بکەوتەوە یعنی دوای ئەوەی خەڵکەکە بستەوە ماڵێ لە دەوری سعات 2-3 شەو ئاگر بکەوێتەوە بەڕاستی ئەمە تەکنیکە نوێ بەڵام لە ئێستادا ئاسایش بە هەموو هێزەکانیەوە و شارەوانی و ئەنجومەنی ئەم بازارانە هەمووی چاوکراون و ئێمەش بە دەوری خۆمانۆکو ئەنجومەنی پارێزگار لە هەمانجین لەگەڵ بەڕێز پارێزگار بۆ ئەوەی چی پێویست بکە ئێمەش وەکو پاڵپشتێک بۆ حکوومەتی هەرێمی کوردستان طبعاً جێگای دەستخۆشیە لە نەفسی کات جەنابی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت هاتە لەگەڵ هاوڵاتیانی لە قەوماوەند دانیشت گفتوگۆی لەگەکردن و وعدی تعویزکردنەوەیانی پێدایە و ئەو بابەتەش دەزانین پرۆسەیە یعنی یەکسەر پارەدان نییە چکە پرۆسەیەکە جەردکردنە بەرزکردنەوەی نووسراوە لەلایەن لایەنی پەیوەندیدار ئەمانە هەمووی پاڵپشتێکە بۆ هاوڵاتیان کە بگەڕێنەوە سەر کار و کاسبی خۆیان و تعویزی ئەم زەرەرشیان بکرێتەوە. زۆر باشە بەڕێز دکتۆر علی ڕەشید سەرۆکی ئەنجومەنی پارێزگای هەولێر زۆر سپاس زۆر سپاس بۆەوە خاتوو گەڵبا.